ئەم هەڕەشانی دوایینی ئەمریکا پەیوەندی بۆ ناڕزایەتی کوردانەوە هەیە لە ڕۆژهەڵات؟ ئێران ناتوانێت ئەوە بەردەوام ئەو خاڵانە قورسە ئێران قبولیان بکات. ساڵتانی بتۆم کاتتان باش لە دیدارێکی تایبەتدا بە گفتوگۆکردن لەسەر چەند پرسێکی گرنگ و گەرمی پێیوەست بە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لەگەڵتان دەبم کە لە کاتێکدا لە ئێستادا جیاواز لە دۆخی ڕۆژاوای کوردستان چای بەشێکی زۆری میدیا جیهانیەکان لەسەر وڵاتی ئێرانە کە لە دوای جەنگی 12 ڕۆژەی نێوان ئێران ئیسرائیل و کوشتنی یاخود کوژرانی بەشێکی زۆری سەرکردە و زانایانی ئەتۆم و بە ئاماجگرتنی چەند بنکەیەکی ئەتۆمی لە وڵاتە ئایا لە ئێستادا ئێران توانای ڕوبەڕووبوونەوە و شەڕی لەگەڵ هەیە جارێکی تر ئەم جارە کە لە کاتێکا بەرامبەرەکی ئەمریکا یاخود دۆناڵد ترەمپ بێ و لە کاتێکی تردا بەشیکردنەوە بۆ ئەو گۆڕانکاریانی کە لێسا لە نێوان هەردوو وڵات داهاتۆتە ئاراوە ئەگەر بێتۆم هاوکێشەیە لە شەڕەوە بگۆڕێ بۆ گفتوگە و دانوستان لە نێوان ئەم دوو وڵاتەدا حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەکوێ ئەم هاوکێشەیەدا دەبن. گفتوگۆ هەموو بابەتان و زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم. زۆر بەڕێز هەواڵ ئەهوەن چیاکۆ ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبەری پارتی ژیانی ئازادی کوردستان پژاکم لەگەڵا. هەواڵ سڵاو لێ بم کاتت باش بە هیوای گفتوگۆیەکی ڕاشکا و زۆر گەرم و گوڕ ئەمڕۆ. تەندروستی چۆنە؟ سپاس و سڵاو بۆیەوە بۆیەکەوە هەلێتان ڕوخسان، هەروەها سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو بینەران و بیسەران و خوێنەرانی بەرنامەکە. زۆر سپاس. ڕاستە خۆ دەست بە پرسیارەکەم دەکەم. دۆخی ئێران بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لە ڕووی ئەمنی و ئابووریەوە دۆخێکی خراپە و هاوڵاتیان کەوتون بەهۆی ئەو بارگرانە ئابووری کە لە سەریانە بە بارودۆخێکی خراپی گوزەراندا تێپەڕ دەبێت، ژیانیان تێپەڕ دەکەن. پێتان وایە بەم دوایانەدا هیچ گۆڕانکاریەک بێتە پێشەوە یاخود هیچ شتێک ڕوو بدات کە ژیانی خەڵک بەرەو باشتر ڕوو بدات؟ بڵێ، لە ڕاستیدا هەروەک ئێوەش ئاماژتان پێکرد دۆخی ژیانی خەڵک زۆر خراپە و تا ئێستاش هەر بەرەو خراپ چوون چووە و ئەمەش هەموو دەرهاوێشتە سیاسەتە نادۆموکراتیکەکانی دەوڵەتی ئێرانە، کۆمەری ئیسلامیە. یەکێک لە ئاستی جیهانیدا دەوڵەتی ئێران قەیران خۆڵقێنەرە، لە ئاستی ناوچەییدا خێران خۆڵقێنەرە و لە ناو خودی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیشدا هەم تووشی ناکارامەیی بووە، ناتوانێت بەڕێوە ببە، لە هەموو بوارەکاندا گەیشتووەتە دۆخێکی نالەبار. لە هەمان کاتیشدا ڕەوایەتی خۆی لە هەموو بوارەکانەوە لە دەستداوە و ئەوە تەسیری کردووە لەسەر ژیانی خەڵک و ئەوەی کە ئێمە دەیبینین کۆماری ئیسلامی بە هیچ شێوازێک لە خەیاڵی ئەوەدا نییە کە دۆخەکە بەرەو باشتر بوون ببە، ینی لە چوارچێوەی گۆڕانی دۆخی ژیانی خەڵک بەرەو باشی، ینی هیچ بەرنامەیەک نبینی بە پێچەوانە ڕۆژ بە ڕۆژ کۆمەری ئیسلامی بە سیاستەکانی خۆی دۆخەکە خراپتر دەکات و ئەو شتەیە کە لە بەرچاوی هەموو دنیاوە دەکرێ و ئێمەش هەمومان شاهێدین. زۆر باشە. پارتی ژیانی ئازادی کوردستان لەکوێ ئەو هاوکێشە سیاسی و ناڕزایەتیانی خەڵکدایە کە ئێستا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان تێکەوتویان بە جۆرێکی تر دەتوانم بڵێم تا چەند لەگەڵ لایەنەکانی تر بڕواتان بەکاری پێکەوەی هەیە لە ئێستادا؟ بەڵێ، لە ڕاستیدا پارتی ژیانی ئازادی کوردستان ینی لە یەک ڕەهەندەوە سەیری مەسەلەکە ناکە، خەباتێکی فرەچەشن و فرەڕەهەندی هەیە و جیا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشێکی زۆری ئارمانجی خەباتی سەرتاسەری ئێران و گشتی ئێرانە. یەک ڕەوشی ئەوەی کە لە ئێراندا جیا لە نەتەوەی کوردنەتەوەکانی تریشان دەبێ ئەمانە بگەن بە ئازادی، ژنان بگەن بە ئازادی، دادوەری هەبێ، ژیانی خەڵک بکەوێتە نودۆخێکی خۆش. لۆ چوارچەوەدا تێکۆشانێکی فرەڕەهەند و فرەچەشنی هەیە و لە هەمان کاتیشدا لەسەر ئەو باوەڕەیە کە تەنیا ئێمە بە یەکڕێزی دەتوانین ئەم خەباتە بەڕێوە بێن، بەتایبەت لە ئاستی کوردستاندا و لۆ چوارچەوەشدا هەمیشە هەوڵی داوە لەگەڵ لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرفەت و بەستێنی پێکەوە کارکردن زیاتر بکە و دەتوانم بڵم ئیستا لە ئاستێکی باشداین، ینی بەپێ بەرێ ئەیستا پێکەوە کارکردنی لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاستێکی باشتردایە. بێگومان ناتوانین بڵین بەسە دەبێت زیاتری بکەین و لەو چوارچەوەدا ئێمە هەوڵدانەکانمان هەر بەردەوام دەکەین. با کەمێک لە ڕۆژهەڵات دوورکەوینەوە بچینە باکوور لە دەروی ئێران. تا چەند بڕواتان بەو پرۆسەیە هەیە کە ئێستا لە تورکیا هەیە پرۆسەی ئاشتی ناوینراوە پرۆسەی ئاشتی، چونکە هەر کورد پێی دەڵە پرۆسەی ئاشتی. تورکیا پێی دەڵێت کۆتایهێنان بە تیرۆر. لە ڕاستیدا دنیا گۆڕاوە، ڕەوشی کوردیش گۆڕاوە، ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش گۆڕاوە. ئەوەی کە دیارە ڕێبازە کلاسیکەکانی تێکۆشان وەڵامدەری ئەم سەردەمە نادەنەوە، ینی ئەو شێوازە تێکۆشانەی کە لە 2 دەیە 3 دەیە حتا دەیەکی پێشتریش بووە،
ئیدی وەڵامی گۆڕانکاریەکانی ئەم سەردەمە ناداتەوە یعنی هەم گۆڕانکاریە جیهانیەکان هەم گۆڕانکاریە هەرێمیەکان هەم گۆڕانکاری ناو هەموو وڵاتەکان بە ئێران و تورکیەشەوە لۆ چوارچەوەدا دەبێت ڕێباز و شێوازی نوێ تێکۆشان بدۆزرێتەوە و من پێم وایە تێکۆشانی کورد لە باکووری کوردستاندا گەلێک ڕێباز و شێوازی نوێ کە هاوتەری بن لەگەڵ ڕاست لەو گۆڕانکاریان لەگەڵ ڕاستی ئێستا دۆزیوەتەوە ئێستا نیەتی دەوڵەتی تورکیا چیە ئەوەم جارێکی ترە نیەتی دەوڵەتی تورکیا لەوە دەچێت دوو بەش بێ بەشێکی سەمیمیەتی تێدا هەبێ بەشێکی بە هیچ شێوازێک نەهێڵێ ینی نەیەوێت کێشەکە چارەسەر بکە دەتوانێت هەموو سیاسەتی تورکیش ناسەمیمی بێ و پلانی تری لە مێشکدادا بێ ئەمە بوارێک ئەمە ئەوەی کە گەلی کورچۆن خۆی گاو دەنێتەوە من پێم وایە زۆر هوشیارانە گاو دەنێتەوە هەم خۆی لەگەڵ ڕاستی دنیای ئەوڕۆ ڕێک دەخا شێوازەکانی تێکۆشانی دنیای ئەوڕۆ تاقی دەکاتەوە دەباتە پێش هەم لە هەمان کاتیشدا غافڵ نییە ینی لە بەرابەری تەڵەکەکانی دەوڵەتی تورکیا خۆشخەیاڵ نییە ینی لۆ چوارچەوەدا بەڵام هەنگاوی فعلی ناوە هەنگاوی فعلیەکان راوە بە تەواتی لەلایەن کوردەوە بەڵێ لەلایەن کوردەوە هەنگاو ناوە لەو لایشەوە هەنگاو ینی هەندێک گاو نراوە ئەمما بێگومان دەوڵەتێکە دەیەوێت کەمترین شت بداتە دەستەوە ئیلۆ چوارچەوەدا ئێمە پێمان وایە هەنگاوێکی باشە ئەو هەنگاوە دەتوانێت تەسیر بکات لەسەر بەشەکانی تری کوردستانیش و ئەو ڕاستیەک هەیە کە ئەمڕۆی دیگەلی کورد لە هەر پارچەیەکی کوردستان هەر ڕووداوێکی ئەرێنی و نەرێنی ڕووبدا تەسیر لەسەر شوێنەکانی تری کوردستانیش دەکا هەرم دوایانە جێمە لە دۆخی ڕۆژاوی کوردستان و کاردانەوەی باشووری کوردستان و پارچەکانی تری کوردستاندا بینیمان کە هەر شتێک لە هەر بەشێکی کوردستان ڕووبدا تەسیر لەسەر بەشەکانی تری کوردستانیش دەکات زۆر باشە ئەم پرۆسەیە کاریگەری لەسەر ئێوە دەبێت وەکو حیزب چونکە زۆر جار دەوترێت پژاکیش بەشێکە لە پەکەکە پەژاک بەشێک نییە لە پەکەکە ئەمە پەژاک لەگەڵ پەکەکە لەگەڵ تەفگەری ئاپۆیی لە بواری فکری و لە بواری ڕوانگای فەلسەفی و نزیکایەتیان هەیە لەو بوارەدا هیچ وەخت ئێمە ئینکارمان نەکردو و ئەوە نەتەنیا خاڵی لاوازی ئێمە نییە بەڵکو خاڵی بەهێزی ئێمەیە فقط بۆەوەی کە ئایا ئەو شتانەی هەموو لە تورکیا و لە باکووری کوردستان ڕوودەدەن ینی ڕاستە و ڕاست لە ڕۆژهەڵاتیش داوا دەچێتە پێش نا لە بواری استراتژیەوە لە بواری پرەنسیبیەوە ئێمەش پێمان وایە حتا بکرێت کێشەکان بە شێوازی دموکراتیک بچنە پێش هەتا ئیمکان هەبێ لە تند و تێژی و لەوانە دوور بکەوینەوە لەو بوارەدا ئێمەش لەسەر ئەوێن کە شێوازی تێکۆشانی بەرێ تێکۆشانی تەنیا چەکداری تەگڕەهاند وەڵام ناداتەوە ئەما لە بواری تاکتیکی و لە بواری پراکتیکیەوە لە هەر بەشێکی کوردستان بەپێ ئاستی خەباتی ئەو بەشەی کوردستان و بەپێ نزیکبوونەوەی ئەو دەوڵەتەی کە دەستی بەسەر ئەو بەشی کوردستاندا گیرراوە کە نزیکایەتەکەی چۆن بێ یعنی دەکەوێتە بواری کردارەوە لەبەرەوە لە بواری کردداریدا ینی شتەکە تەقلیدی نییە ینی بەپێی ئاستی خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان و بە شێوازی دیاریکرا و ئاستی خەباتی ئێمە وەک پەژاک و هەڵسوکۆتەکانی دەوڵەت دەچێتە پێش بەڵام ئەو ئەزمونەی لەوێ دەکرێت کە پرۆسی ئاشتی لەوێ ئەزمون دەکرێت لەلایەن کوردەکانی ئێوە و دەوڵەتی تورکیادا دەبێتە ئەزمونێکیش بۆ ئێوە بۆ چۆنێتی مامەڵەکردنتان لەگەڵ ئێران کاراکتری دوو دەوڵەتەکە جیاوازە ینی کاراکتری دەوڵەتی ئێران لەگەڵ کاراکتری دەوڵەتی بەڵام دوایی لە کۆتاییدا مۆزوعەکە هەر کووردە پرسەکە هەر کووردە بێگومان ینی ئەوەی کە ئێمە دەمانەوێ کێشەکە ینی ئێمە تاڵبی ئەوێن کە کێشەکە بە کەمترین تێچوو چارەسەر بێ کێشەکە تا ئەوەی کە بکرێ بە کەمترین تند و تێژی پێش بچێ دەرگاکانی چارەسەری دموکراتی بکرێتەوە ئیمکانی سیاسەتی دموکراتیک لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانیشدا هەبێ ئێمە بۆ ئەوە ئامادەین ئەمە ڕاستیەکە ینی دەوڵەتی ئێران تا ئێستا پتانسیلێکی ئەوەی نیشان نەداوە ینی کە ئامادە بێ بۆ ئەمە ینی هەموو شتەکان بە پێچەوانەکەی دەڵێن ئەمە بێگومان ئەگەر دەرفەتێکە بێ کورد بتوانێت کێشەکانی بە کەمترین تێچوو چارەسەر بکە بۆ دەبێت کورد ئامادەنەوێ یا دەبێت بۆ پەژاک ئامادەنەوێ کەواتە لەم ناڕزایەتیانی ئەم دوای کە لە ئێران دروست بوو کوردانی کرماشان و هەمەدان و ئیلام بەشدارێکی زۆر کارە و گرنگیان لەو خۆپیشاندانەدا هەبوو ئەمە لەکوێ و بۆچی دەگەڕێنەوە لە ڕاستی ئەم ناڕزایەتیانێ دوایی لە تارانەوە سەری هەڵدا ئەما زۆر سنووردار بوو زۆرتر لە بازاردا بوو ئەم جارە گەیشتە لۆڕستان و گەیشتە خواروی ڕۆژهەڵاتی کوردستان ینی ئیلام و کرماشان ئەوانە هەم جەماوەری بوو هەم ڕادیکالتر بوو کەواتە ئەم جارێت هەر کوردستان پێشنگ بوو ینی چۆن لە 2022دا لە کاتی سەرهەڵدانی ژنجیان ئازادیدا کوردستان
پێشنگ بوو ئەم جارش هەر کوردستان پێشنگایەتی کرد تەنیا فەرقەکەی ئەوە بوو ئەو کاتە سەقز بوو ئەم جارە مەلەکشا بوو ئەو کاتە سنە بوو ئەم جارە ئیلام بوو ئەوە نیشانەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی دی بە هیچ شێوازێک ناتوانێت کوردان بغافڵێنێ و کوردان لە یەکدا ببڕێنێ و کوردستان سنووردار بکاتەوە لە هەرێمێکی دیاریکرا و نیشانی داکە ئیلام و کرماشان کە ئەو هەموو ساڵە کۆماری ئیسلامی هەوڵی داوە لە تێکۆشان دایان ببڕێنێ لە تێکۆشانی بە تایبەت کوردایەتی و نەتەوەیی نەیتوانیوە و ئەمە ئەوەی نیشاندا کە ئەو هەرێمە پۆتانسیێڵێکی گەورەی تێکۆشانی تێدا هەیە و سیاسەتی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت زیاتر لە جاران گرنگی بدا بۆ هەرێمانە. دوایەوە گۆڕانکاریانی کە هەیە لە ئێران پێتان وایە ئەمریکا و ئێران دەگەنە ڕێککەوتنێکی کۆنکرێتیان نە هەر بەجددی شەڕ و دەدات و ڕێککەوتن نابێت لە نێوانیان دا و دانوستان ڕوونادا لە نێوانیان دەبێتایبەتی لەم دۆخی ئێستا کۆکو پێشتریش باسم لێوە کرد لە دوای شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران چەندین کوژرانی چەند زانای ئەتۆمی چەند سەرکردەی دیاروە لێدان و بامانجگرتنی چەند بنکەیەکی ئەتۆمی ئایا ئێران لە ڕووی سەربازی و ئەمنی و ئابوووریەوە توانێت ڕوبەڕووبوونەوەی ئەمریکای هەیە لەم بارودۆخی ئێستادا؟ بێگومان ئێران ینی ئەو زەرفیەتەی ڕوبەڕووبوونەوەی ئەمریکای نییە ئەوە ڕاستیەکە ئەمریکا ئەمڕۆ هێزێکی گەورەیە ئەرتەشی ئەمریکا ئەرتەشێکی گەورەیە وڵاتێکی زلهێزی دنیاە فقط ئێران ینی هاتووەتە جێگەیەک ڕێگەی پێش و پاشی لە خۆی گرتووە ئەگەر لەسەر ئەو سیاسەتانەی کە ئیستە بەردەوامی دەکات بەردەوام بێ و هەوڵ بدا بە هەمان شێواز نزیکی دنیای دەرەوە بێتەوە ناوخۆ بێتەوە وەڵا ڕوبەڕووی مداخلێت دەبێتەوە ئەگەر نەرمیشی بکاتەوە بێوێ هێندێک کرانەوە بوون دروست بکە ئەم جارە ئەو دۆخی کە لە ناو خودی ئێران و لە ناو گشتی ئێراندا هەیە ئەو قڵێشانەی کە لە بینی خەڵک و دەوڵەتدا لە ناوخودی دەوڵەتدا دروست بووە دەترسی ئەمە بسوڕێتەوە بە سەرهەڵدانێکی گەورەی ناخۆی ینی ئەمریکاش بە دوای بەرژەوەندەکانی خۆی و هێندی خاڵی داناوە بۆ ئێران ئەو خاڵانە قورسە ئێران قبولیان بکات ئەگەر قبولشیان نەکا هەر تهدیدەکان و هەڕەشەکان و گەماڕۆکانی لەسەری زۆرتر دەبن ئایا ئەمە کۆتایەکەی دەگاتە کوێ یانی مرۆ دەتوانێت چەند سناریۆ تەسەور بکە یەکێکی ئەوەیە کە ئێران تەسلیم دەبێ هەموو داخوازەکانی ئەمریکا قبول دەکە لە نەتیجێ دانوستانتندا فقط ئەو کاتەیدی ئێران ئەو جمهوری ئیسلامیە نامێنێ یعنی دەبێت زۆر چت لە خۆیدا بگۆڕێ دەبێ وەلایەتی فەقی نەمێنێ دەبێ دەرفەت بدا بۆ سەرمایە دەرەوە بێتە ناو ئێران دەبێ ینی بەپێ داخوازی وڵاتانی ڕۆژئاواییش بێ دەبێ هەندێک کرانەوە بکە سپای پاسداران دەبێ نەمێنێ ینی زۆر شت کە کۆماری ئیسلامیان پێکێناوە دەبێ نەمێنن کۆماری ئیسلامیش لەمە دەترسێت دەزانێت ئەگەر ئەو کرانەوەیە بکە و دۆخەکە ئاوای لێبێ هەر لە کورتترین ماوادا لە ناوخۆدا پۆتانسیێڵی هەڵوەشانەوەی دروست دەبێت لایەکی تریشەوە ئێران ئەمانە قبول ناکە وەڵام مەترسی ئەوەی هەیە کە هێرشێکی ئەم جار زۆر بەزەربتر لە هێرشی شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران لە ئێراندا بخۆمێکە هەردوو نیشانەکە هەیە بەڕاستی ئیسە تەرزی و شێوازی ترامپیچ شێوازێکە کە گەلێک جار لە دەرەوەی پێشبینیە ینی تۆ دەبینی بەحسی دانووساندن دەکا لە ناکاودا هێرشێکی سەربازی کرد ینی دەبێت ئەو ڕەوانشناسی و ئەو شێوازە هەڵسوکۆتێک کە ترامپیش بەڕێوەی دەبا ئەوێژ نادیدە نەگرین ینی لەبەرەوە دۆخەکە ئەمە هەمووی ئەوەمان پێ دەڵێت کە جمهوری ئیسلامی ئیدی وەک بەرێ ناتوانێت بەردەوامی بکە باشە پێشتر ئەمریکا ڕایگەیاند بوو کە بنکەی پیتاندنی یۆرانیۆمیان لە ئێران کردوتە ئامانج دانوستانەکان ئەگەر دانوستان دەست پێ بکاتۆ لە نێو دوو وڵاتەدا ئێران ئامادەکاریی وای هەیە بتوانێت شەڕ بکاتەوە لەگەڵی یا دانوستانەکان باڕاستی چی دەبێت؟ ئێران هێشتا هێندێک کاردی هەیە لە دەستیدا هەیە هێندێک ژئۆپۆلیتیکی ئێران بەکاردێنێ ئەو باریکەی هۆرمۆز بەکاردێنێ دیسان هێندێک ئیمکانی موشکی هەیە وەک تهدید بەکاری دێنێ ئەما لەو ئاستەدا نییە ئەگەر بڕیاری هێرشکردن لەسەر ئێران بدرێ ئێران بتوانێت درێژماوە بەوانەوە خۆی بپارێزێ ئەما لە ڕاستێکیش هەیە ئامریکاش یەک
تەجروبەی هەیە لە ئەفغانستان و لە عێراق و ئەوانەدا لە ئێرانیشدا هێندێک بێ ئالتەرناتیڤی هەیە ینی ترسی ئەوەی هەیە کە ڕەوشەکە دۆخەکە زۆر بشڵەژێ ئەم جارە بووی کۆ نەبێتەوە و ینی ئەو ترسێشە ئێران هێندێک کەڵک لەوێژ وەردەگرێ فقط لە بواری سەربازی و لە بواری لوجستیکیەوە باوەڕ ناکەم کە ئاستی سەربازی و ئاستی لوجستیکی ئێران بتوانێ ڕوبڕووبوونەوەی هەبێ لە بەرابەری ئەو هەموو ئیمکاناتی کە ئیسرائیل و ئەمریکا هەیە بەتایبەت ئەگەر ئەمریکاش بکەوێتە ناو دۆخەکە ئێمە دەزانین کە ئەمریکا لەو بوارەدا خاوەنی هێزەی ئەوە خۆ لە کەس شاراوە نییە. زۆر باشە لە ڕۆژاوە پرسی برایەتی نەتەوەکان بۆ قۆناغێک گرنگ و کاریگەر بوو بەڵام ئەو تا دوای بینیمان چی ڕوودا و شتێک بەسەر کوردانی ئێوەدا هات لەگەڕی گۆڕانکاری بارودۆخەکان لە ئێراندا ئێوە هەمان پرۆژە پێشکەشی ئێران دەکەن یاخود پرۆژەی تایبەتتان هەیە زانی پێکەوە ژیانی دموکراتی کە بە فارسی پێ دەڵێن حیاتی مسالمەت‌آمیز ئەوە شتێک نییە کۆتایی پێهات بێ ینی دنیای ئەمڕۆ دنیای پێکەوە ژیانە ینی تەنیا مەسەلاوە نییە کورد هەموو لە منتیقەیەکدا و عەرەب هەموو لە منتیقەیەکدا و لە یەکتر دوورن ئەمڕۆ گەلێک شارمان هەیە لە هەر چواربەشی کوردستان تێکەڵاوە لە کورد و تورک لە کورد و فارس لە کورد و عەرەب لە کورد و ینی لەبەرەوە ئەو پرۆژەیەک نییە کە ئەو دۆخەی ڕۆژاوای کوردستان ئاوا تەرجمە بکرێتەوە کە ئەمە شکستی خواردووە ینی دنیای ئەوڕۆ دنیای تێکەڵبوونە دنیای پێکەوە ژیانە لە چوارچەوەدا لە ئێرانیشدا ئێمە لەگەڵ ئەوەین کە گەلانی ئێران پێکەوە بژین مەسەن لە شاری وەک ئورومیەدا ئەگەر ئێمە پرۆژەی پێکەوە ژیانی تورک و کورد ڕەت بکەینەوە چی دانین بەجێکەی بڵین کوردەکان مەسەلەن لە ئورومیە هەموو تورکەکان قەتڵ و عام بکەن یا هەموو تورکەکان کوردەکان قەتڵ و عام بکەن دێخۆمەن ممکن نییە لەبەرەوە پرۆژەی پێکەوە ژیان پرۆژەی ژیانی دموکراتی پرۆژەیە کە خەڵکەکان بتوانن پێکەوە بژین شتێک نییە کە هیچ کاتێک شکەست بخوا یا لە نرخی خۆی بکەوێ ئەگەر تۆ لە بەرابەری ئەو سیاسەتانە ئەو تەڵەکانەی کە دەوڵەتەکان دەتوانن بیڕژن تۆ ئەگەر ئستراتژیکی بەهێزت نەبێت و ئەگەر تاکتیکی بەهێزت نەبێت ئەگەر تەدبیری بەهێزت نەبێت دەتوانی زەرەر ببینی دەبێت تۆ هۆڵ بدەی لەگەڵ ئەوەی کە ئیسرارت هەبێت لەسەر ژیانی پێکەوە ژیان و دموکراتیکۆوانە ئەما لە هەمان کاتیژا بزانی بغەیری تۆ فاکتۆری تریش هەن هێزی تریش هەن دەبێت تۆ ئەوەش ببینی و بەپێ ئەوە تاکتیک و ئستراتژی خۆت دابڕژی کە هەم ئارمانجەکەت هەم دیدگا ئینسانیەکەت ون نەبێ هەم لە هەمان کاتیشدا دەغەفڵەتی ینی غافڵ نەبی بتوانی لە بەرابەری ئەو هێرشانش کە لە دەرەوە لەسرت دەکرێت خاوەنی تاکتیک و ئستراتژی بەهێزبی ئەو دۆخی کار لە ڕۆژاوی کوردستان ڕوویدا ئەوەی کە زۆر فۆکەسی لەسەر بوو پشتیوانی نێودوڵەتی بوو بۆ کورد کە لە ئاسی سفردا بوو هەر نەبوو ئەو دەنگە بەرزەی ئەو جینۆسایدی ئەو کۆمەڵکوژی کە بە کورد کرا لە ڕۆژاوی کوردستان بەس کورد دەنگی بەرز بوو بینیمان لە باشوور لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپا چۆن کوردەکان ڕژانە سەر شەقام و بەردەم کۆنسولگەریەکانیان گرت بۆی کە ئەمە بێت و ستۆپی پێ بکرێت ستۆپ بە چەکدارەکانی حکوومەتی شەرع بکرێ پێتان وایە لە ئەگەری دۆخێکی بەم شێوەیە لەگەڵ ئێران پشتیوانی نێودوڵەتی هەمان شێوە لاوازی دەبێت؟ بێگومان ئەو دەوڵەتانە زیاتر برژەوەنی دەوڵەتەکان دەپارێزن ئیجاد دەوڵەت تا دەوڵەتیش دیسان جیاوازە مثلەن لە سووریەدا کاتێک و دەوڵەتی ئەسەد لە سەرکار بوو ئەو پشتیوانیان نێونەتەوەیە نەبوو بە پێچەوانە زۆرێک لە هێزەکانی نێونەتەوەی دەیانویست ئەسەد بچێ ئەما کە دەوڵەتێکی تازە هاتە جێگەی ئەو دەوڵەتە کە خۆیان هێنایان ئیسە کاراکتەری ئەو دەوڵەتەش دەزانین ئەحمەد و شەرعیش دەزانین باگراوەندەکەی چییە ئەم جارە بوون بە پشتیوانی ئیجا ئەوە چیمان پێ دەڵێ ئەومان پێ دەڵێ بۆ معنایە نییە ئەگەر جمهوری ئیسلامی بچێ ئیدی مەلایەکەیەک دێتە جێگەکەی یا ئەو هێزانەی کە دەیانەوێت جمهوری ئیسلامی بڕۆخێنن ئیدی حتمما حکوومەتێکی دموکراتیک دێنە جێگەکەی دەتوانێت لەوە خراپتریش بێنن مەسەلەمە بینیمان لە ئەفغانستاندا وا دەرنەکەوت ینی هێزێکی وەک تاڵبان هاتەوە سەر دۆر لە سووریەدا وا دەرنەکەوت ئەحمەد و شەرعیان هێنا ینی دەبێت ئێمە ئەوە بزانین کە سیاسەتی ئەو هێزە زلهێزانە
ئەوە نییە کە ڕژیمی جمهوری ئیسلامی بڕخێن و ڕژیمێکی دموکراتیک بێن نەجێگەکەی و ئەو ڕژیمە ئیدی هەموو مافەکانی گەلی کورد و گەلانی تر و چوتان و کۆمەلگاکان ڕعایەت بکات دەتوانێت لە چوارچێوە بەرژەوەندی خۆیانەوە شتێکی لەوە خراپتریش بێنە جێگەکەی. ئیجا لەو کاتەدا ئەگەر ڕژیمێکی تازە بێنە جێگەکەی بە دڵنیاییەوە پاڵپشتی ئەو ڕژیمە دەکەن. لەبەرەوە دەبێت ئێمە وەک کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر قوڵ خوێندنەوەمان هەبێ بۆ مەسەلەکە و بزانین کە ئەگەر خۆمان سیاسەتێکی باش ڕابەر نەکەین، ئەگەر هێزی ڕێخستنی و یەکێتی نەتەوەیی و یەکڕێزی خۆمان پێش نەخێن هیچ گارانتیەک نییە. لە ڕۆژاوای کوردستان یەکڕێزی گەلی کورتوانی هێندێ ئاراستەکە بگۆڕێ. یەک بەرخۆدانی ڕۆژاوای کوردستان، بەرخۆدانی ڕۆژاوای کوردستان، ئەگەر ڕۆژاوای کوردستان تەسلیم ببایە و بڕیاری ئەو بەرخۆدانە هەمەلایەنەی نەدابایە، ئەو پشتیوانە هەمەلایەنە لە کوردستانیش لێ درۆز نەدەبوویدی کە ئەو بڕیاری بەرخۆدانیدا ئەم جار هەموو بەشەکانی کوردستان کۆتنە پشتیوانی و ئەو پشتیوانیش کە لەگەڵ ئەو بەرخۆدانێ ناخۆی ڕۆژاوای کوردستان بوونە یەک بە زۆر کەسیان گوت کە کوردی دی بێکەس نییە، کوردی دی بێخاوە نییە و دەتوانم بڵم تاسیرێکی گەورەی هەبوو لە ینی ئاراستەکردنی دۆخەکە. بۆ ڕۆژهەڵاتی کوردستانی جوایە، بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر ئێمە خۆمان وەک گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئامادە نەبین، بەرخۆدێر نەبین، خۆمان بەڕێخستن نەکەین، یەکڕێزی خۆمان دروست نەکەین، ناتوانین پشتیوانی بەشەکانی تری کوردستان بەردە پشتیوانی شوێنەکانی تری دنیا، ناتوانین پشتیوانی بەشەکانی تری کوردستانیش زۆر قازانج بکەین. دەبێت دەستپێک بۆ خۆمان ئامادە بین. بێگومان ئەگەر ئێمە ئامادە بین، خۆمان ڕێک بخێن، خۆمان بەڕێخستن بکەین، ئەو ئاستە لە یەکێتی نەتەوەی کە لە کوردستاندا بەرز بووەتەوە بەشەکانی تری کوردستانی دەتوانن بنە هێزێکی گەورەی پشتیوانی ئێمە و ئەم تێکۆشانە یەکگیرەنەتەوەیە دەتوانێت زۆر معادڵێش بگۆڕێ، زۆر هاوسەنگیش بگۆڕێ. هاوکێشەکە لە ڕۆژاوا و لە ڕۆژهەڵات دەتوانم بڵم ڕەنگە پێچوانی یەکتر بێ. دوایین هەڕەشەکانی ئەمریکا لە ئێران و ئەو گۆڕانکاریانی کە لە ڕووی سیاسیەوە لە نێوان وڵاتەدا ڕوودەدات دەکرێت بڵێن پەیوەندی بۆ ناڕەزایەتیانی خەڵکەوە بوو لەگەڵ ئەوەشدا کە لەگەڵ دروستبوونی و ناڕەزایەتیانە لەم دوایانەدا ئینتەرنێت لە وڵاتەکە ینی پچرا بە تەواوەتی دەنگی ناڕەزایەتی وەک ڕۆژاوای کوردستان لە ئەوێ دەنگی ناڕەزایەتی خەڵک نەدەگەیشتە دەرەوە، ئەو کوشتن و بڕین و پێشێلکردنی مافی کوردانە لەوێ ڕەنگە بەڕووی جیهاندا نەگەیشت بێت هاوشێوەی ڕۆژاوای کوردستان. دەکرێت بڵین ئەم هەڕەشانی دوایینی ئەمریکا پەیوەندی بۆ ناڕەزایەتی کوردانەوە هەیە لە ڕۆژهەڵات؟ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێراندا وەزنەیەکی گەورەیە. هەر ئەم سەرهەڵدانانێ دوایی دەوڵەت لە سەرهەڵدانەکانی تاران ئی سەرەتا زۆر نەترسا کاتێک و گەیشتە کوردستان، گەیشتە ئیلام و کرماشان و لۆڕستان کە بینی خەریکە جەماوەری دەبێ و ڕادیکاڵیش دەبێ، دەوڵەت دەستی کردەوە لە ئیلام و کرماشان وانەدا بە توندی بەسەر ناڕەزانیاندا هات و زۆر کەسیشی شەهید زۆر کەسیشی کورد. بێگومان ئەوە بێوەڵام نامێنێ، ینی گەلی کورد ئەوە بێوەڵام ناهێڵێ. لەم لایشەوە لایەنە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتێکدا کە لە ئیلام و کرماشان دەوڵەت سەرکوتکاری دەکرد، لە تارانیشدا خەریک بوو ئیدی کۆنتترۆلی دەکرد، لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مانگرتنێکی سەرتاسەریان ڕاگەیان. ئەم مانگرتنە سەرتاسەریە پێشوازێکی زۆر گەورەی لێکرا لە هەموو کوردستان و لە شارەکانی تری ئێرانیش و دەرهاوێشتەکەشی بوو بەچی بوو بە ئەوەی کە ئیلام و کرماشان و تەنیا نەمان کورد لە هەموو ڕۆژهەڵاتی کوردستان هات بەهانایانەوە و لە هەمان کاتیشدا تاسیری لەسەر شارەکانی تری ئێرانیش کرد و جارێکی تر سەرهەڵدانەکانی چوونەوە تاران. ئەمە نیشانیدا کە ئەگەر ئێمە سیاستێکی یەکگرتوومان هەبێ بە یەکڕێزی داوا لە خەڵکێن خەڵک بەهانامانەوە دێ وەک حیزبەکان دەڵم. ئەگەر کورد هەموو یەکگرتوو بێ هەم دەتوانێت پێش لە قەتڵعامی گەورە بگرێت لە سەرخۆی، هەم دەتوانێت تاسیری هەبێ نەتەنیا لە کوردستان لەسەر شارەکانی تری ئێرانیش. ئەوەی کە ئیران ئینتەرنەتی قەت کرد و ئێران بە هەموو شێوازەیە کرد ئەوە ڕاستیکە، یعنی ئەو کاراکتەری دەوڵەتی ئێرانە و ئەیسە دەردەکەوێت کە دەوڵەتی ئێران بەڕاستی گەلێک جەنایەتی کردو ئیسا خەریکە دەردەکەوێت، ینی بەتایبەت لە هێندێ شاری گەورەدا وەک تاران و ئەوانەدا و لە هێندە شاری کوردستانیشدا بەتایبەت لە کرماشان و لە ئەوانەدا ئیدیم پێم وایە ئەو تێکۆشانان ئەو
ئەو سیاستانەی ڕژیم بۆ خۆشی دەزانێت تا ئەوە بووی ناچنە سەر و دەزانێت گەلی کورد بە تێکۆشانی خۆی حەساب دەپرسێ حەساب دەخوازێ بە تایبەت حەسابی ئەو شەهیدانە ئیلام و کرماشان دەخوازێ و کۆماری ئیسلامی بەم حرەکەتانێ زۆرتر خۆی دەبا بەرەو هەڵدێر و لێواری کەوتن. کەواتە لە ئەگەری گەڕانەوەی لایەنە کوردەکان بۆ نێو شارەکاندا چی بکرێت باشە بۆ ئەوەی کورد لە شەڕی خۆ بەخۆی بەدوور بێت؟ لایەنە کوردەکان دەبێت بزانن کە هیچ کامیان بەتەنیان ناتوانێت وەڵامدەری ئەو دۆخە بێ. ینی لایەنێکی کوردی چەندە بەهێزیش بێ ناتوانێت بۆ خۆی تەنیا وەڵام دەربێ، دوو لایەنیش ناتوانن. بەڵکو فایدەیە دەبێت هەمویان پێکەوە بن، دەبێت هەمویان بتوانن یەکڕێزی خۆیان دروست بکەن. ئێمە بەڕاستی وەک پەژاک بۆ ئەوە کار دەکەین، هەوڵ دەدەین و تا ئاستێکیش ئەم یەکڕێزیە دروست بووە و ئەگەر ئەم یەکڕێزیە هەبێ کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانیش کۆمەلگایەکی زیندووە، هەم لە بواری سیاسی ئەزمموی هەیە، ئەزمموی تاریخی هەیە، ئەزمموی بەشەکانی تری کوردستانیش هەیە، خەڵکێکی شۆڕژگێرە. ئەگەر ئێمە بتوانین ئەو یەکڕێزیە دروست بکەین، من دڵنیان ئێمە دەتوانین ئەو قۆناغە بە سەرکۆتویی تێپەڕێنین و بگەین بە مافەکانی خۆمان. باشە، کاریگەری حیزبە کوردیەکانی نیشتەجی هەرێم لەسەر خەڵکو و لەسەر هاوڵاتیان و خەڵکی ڕۆژهەڵات لە چ ئاستێکدا یان ڕاستتر بڵێم پەیوەندی نێوان حیزبەکان و هاوڵاتیان هێندە بچە و بە قووەتەکە ئێوەکو حیزب تەمای لەسەر هەڵبچنن لەگەری گۆڕانکاریکی نوێدا بتوان کاری گەورە و پێکەوەی بکەن؟ لە ڕاستیدا کۆمەڵێک حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان هەن، بەشێکی زۆریان لە باشووری کوردستانن. مرۆ ناتوانین بڵێن ئەم حیزبانە هەمویان وەک یەک تەسیریان هەیە. هەرحاڵ هەر حیزبێک بەپێ کار و خەباتی خۆی بەپێ پرۆژەکانی خۆی تەسیری هەیە. ئەمە هەمووشیان تەسیریان هەیە، یعنی هەموو حیزبەکان تەسیریان هەیە. ئەمە ئەم تەسیرە بە تاک و پچڕ زۆر ناتوانێت بێتە هێز. ئەم تەسیرە دەبێ یەکگرتوو بێ، یەک ڕێز بێ. هەروەکە عەزم کردی لەو مانگرتنەدا کە هەموو حیزبەکان پێکەوە داوایان کرد، هەموو خەڵک هات بە هانایانەوە، یعنی داخوازەکەی قبول کرد. دێ بە دڵنیاییەوە ئەگەر حیزبێک ئەو داخوازی کرد بە یا دوو حیزب ئەو داخوازیان کرد بە لەو ئاستە پێشوازی لێ نەدەکرا. جا ئەوەی نیشانیدا لە هەمان کاتیشدا ئەرێ پەیوەندی بینی حیزبەکان و گەل هەیە، یعنی هەر حیزبی لە ئاستی خۆیدا، یعنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ هەموو کەم و کوڕەکان و لەگەڵ هەموو لاوازەکان دیسان لە نێو کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستاندا قبول دەکرێن، گویان بۆ دەگیردرێ. ئەمە ئەگەر یەکگرتوو بن، ئەگەر یەکگرتوو نەبن و بیانەوێ هەر کەس لە تەرەفی خۆیەوە هەوڵ بدا، وەڵا خەڵکەوە قبول ناکە. ینی دیسان دەڵم نمونەیەشی ئەو مانگرتنەی دوایی بوو، چون حیزبەکان پێکەوە بەتایبەت 7 حیزب پێکەوە داوایان کرد، کۆمەلگایش بە بەرفرەهی پێشوازی لێ کرد و کارێکی زۆر گەورەشی لێ دەرکەوت. کۆتا پرسیارم بەپێی لێکدانەوە شڕۆڤ سیاسیەکان، پێتان وایە چارەنووسی دۆخی ئێران بەرەو کوێ دەچێت؟ هەروەکو پێشترش ئەرزم کرد، ئێران ناتوانێت ئەوە بەردەوام بێ. ینی سناریوی جیا هەنە، دوو سناریوی سەرەکی هەنە. ئێران یا لە ناو خۆیدا تەسلیمی دەرەوە و ناوخۆ دەبێ، خۆی دەگۆڕێ، ئەمە نە گۆڕانێکی سەر چی پێ دەڵێن سەتحی ڕووکەش، گۆڕانکاریەکی عەمیق، یعنی ئیدی شتێک بە ناوی کۆماری ئیسلامی نامێنێ. ئایا ئەم معجزە دەکرێت دەبێت ڕاوەستین یان نە؟ کۆماری ئیسلامی هەراوا بەردەوامی دەکا، ئەو کاتە ڕوبەڕووی هەم سەرهەڵدانی ناخۆی دەبێتەوە، هەم ڕوبەڕووی مداخلەی و دەسوەردانی دەرەوە بێتەوە و بە دڵنیاییەوە ڕاحەت تێدا ناتوانێت خۆی دەرباز بکە. داهاتووی ئێران چۆنە؟ داهاتووی ئێران سناریو جدا هەنە. سناریوەکەیەکە ئەگەر مەسەن ئێران لەناو خۆیدا گۆڕانکاری دروست بکە، خەتێکی نەرمی ناو ڕژیم هەیە ئەوە بێ ئینسیاتی بگرێتە دەست، کە ئیسەر ڕۆحانی و زەریف و ئەوان بۆ ئەوە کار دەکەن و دەرەوەش بە شێوازێک دەوێت وەک ئالتەرناتیڤ بەکاری بێنێ. ئەگەر نە بە گشتی هێرشی لەسەر بکرێ و بڕۆخێ، هەوڵ دەدرێت کە دیسان حکوومەتێکی ناوەندگەرا سنترالیست دروست بکەن کە بۆ ئەوەش خەریکن کەسی بۆ ئامادە دەکەن. ئەمە ناتوانێت زۆر سەخام گیر بێ، چون ئێران وڵاتێکی فرەنەتەوەیە. ئەو کاتە ئێران بۆ ساڵانێکی دوور و درێژ دەکەوێتە نێو شڵەژاوی و شێوانشێوی و ئەوانە. شێوازێکی تر ئەوە، ینی ئالتەرناتیڤی دموکراتیکە کە ئێم بۆ خۆمان لەسەر ئالتەرناتیڤی دموکراتیک کار دەکەن. ینی ئێرانی داهاتوو ئێرانێکی دموکراتیک بێ، ئێرانێک بێ کە
لامەرکەزی بێ ئێرانێک بێ کە لە بەرابەری مافی نەتەوەکاندا دی بگۆڕدرێ ینی کورد و بەلوج و عەرەب و تورکوانە بگەن بە مافە چاندی و فەرهەنگی و نەتەوەیەکانی خۆیان بتوانە خۆیان بڕێوە ببەن ژنان بگەن بە مافەکانی خۆیان کۆمەلگایەکی دموکراتیک بێ عەداڵەتی ئیجتیماعی تێدا هەبێ لە هەمان کاتیشدا ئێران لەو تەهدیدەی کە بۆ ناوچەکە هەیە و ئەو تهدیدێ بۆ جیهان هەیە لەوە دەربێ ببێتە وڵاتێکی دموکراتیک هەم مافی هەموو پێکاتەکانی ناوخۆی ئێران دەستە بەر ببێ مافەکانیان و داخوازەکانیان هەم لە هەمان کاتیشدا وڵاتێک بێ کە لەو دۆخی کە ئیستا هەڕەشەیە بۆ هەرێم و بۆ جیهان بکەوێ ئەم پێمان وایە ئەم ئالتەرناتیڤە دموکراتیکە کورد دەتوانێت پێشەنگایەتی بکە چون لە ئێراندا پێشەنگایەتی کورد قبول دەکرێت تەمام بەڵکو هێندێک ناسیۆنالیستی ئێرانی هەبن یا هێندە ناسیۆنالیستی تۆندڕاو هەبن دیسان قبولی نەکەن ئەمە تەفگەری ژنان تەفگەری زەحمەت کێشان نەتەوەکانی تری ئێران پێشەنگایەتی گەری کورد قبول دەکەن لە ژن ژیان ئازادیدا ئێمە بینیمان کە چاوەڕوانیشیان هەیە ئەگەر ئێمە وەکو کورد یەکگرتوو بین دەتوانین ئەم ئالتەرناتیڤە بکەینە داهاتووی ئێران و هەم پرسی کوردی پێچارە سەر بکەین هەم لە هەمان کاتیشدا لە دروستکردنی ئێرانی دموکراتیکدا ڕۆڵمان هەبێ. دەست خۆش بێت زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکانت سپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆ شارپرس ئێوە شەرشاد بن. سپاس بۆ ڕێش.